يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، چوار وتاری جومعەکانی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە پێویستە ئینسانی ئیماندار زمانی بپارێزێت لە ئاستی خەڵکانی بەرامبەریدا. وتاری ئەمڕۆشمان ئەڵقەی پێنجەمی ئەو زنجیرە باسەیە بە ناونیشانی ئەو شتانەی کە نابێ باس بکرێن کە پێویستە لە ئاستیاندا زمانی خۆمان پارێزین بۆ ئەوەی هەم خەڵک سەلامەت بێت لە زمانمان هەست و شعوریان بریندار نەکەین، هەم ئیمانی خۆمان سەلامەت بێ و چاکەکانمان بە بەلاش بۆ خەڵکی نەڕوە. هەموو مرۆڤێک خۆشەویستان هەم لەلایەنی خەڵق، هەم لەلایەنی ئەخلاق، هەم لە شێوازی ژیان بە بێگومان بەشێک لە کەم و کوڕی تێدایە. بۆیە من و تۆی موسڵمان کە سەیری دەکەین هەڵوێستمان ئەوە بێ ئەگەر پێویستی پێمان بوو هاوکاری بین، بەڵام زمانی شکاندنمان بۆی نەبێ، گاڵتەکردنمان پێی نەبێ. خوای پەروەردگار دەرسێکی گەورەمان فێر دەکات لە سوورەتی الحجرات ئایەتی 11 و دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. خوای گەورە دەفەرمێ ئەی ئیمانداران، با ڕەنگدانەوەی ئیمانەکە لەسەر کردەوەکانتان ببیندرێ، بەوەی با هیچ کەسێک لە ئێوەی پیاوان گاڵتە نەکا بە کۆمەڵە پیاوێکی تر، چونکە لەوە دەچێ ئەو کەسەی کەوا گاڵتەی پێ دەکەی زۆر لای خوای پەروەردگار لە گاڵتەکەرەکە بەڕێزتر و بە حورمەتتر بێ. بە ئافرەتان هەندێکیان بە چاوی سووک بە گاڵتە ئامێز و بە عەیب و ناو و ناتۆر باسی ئافرەتانێکی تر نەکەن. لەوە دەچێ ئەو ئافرەتەی گاڵتەی پێدەکرێت لای خوا زۆر بەڕێزتر بێ لەو کەسەی کەوا بە چاوی گاڵتە ئامێزەوە سەیری دەکا. خوای پەروەردگار دەفەرمێ سوکایەتی بە یەکتر مەکەن، عەیب و تانە و تەشەر لە یەکتر مەدەن، ناو و ناتۆرەی ناشیرین و دڵشکێن لە یەکتری مەنێن. زۆر ناشیرینە ئینسان دوای ئەوەی ئیماندارە بەهۆی ئەم کردەوە ناشیرینانەوە فاسق بێ. هەر کەسێک تەوبە نەکا لەم کردارانەی زاڵمە. ئەمە بە پوختی و کورتی مانای ئاەتەکە بوو. ئێستا بە درێژی لە وتاری ئەم جومعەیەماندا دەچینە خزمەت شەرحی ئاەتەکە. گومانی تێدا نییە لە ژیانی دنیادا مرۆڤەکان جیاوازن. خوای پەروەردگار خۆی ئەم جیاوازیەی داناوە، دەفەرمێ: ئەهم یەقسیمونە ڕەحمەتە ڕەبیک نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ورفعنا بعضهم فوق بعض درجات ليتخذ بعضهم بعضا سخريا. سورة الزخرف آية 32. خوای پەروەردگار دەفەرمێ ئایا ئەو خەڵکە کە ناڕازین کە بە چاوی سووک سەیری خەڵکانی تر دەکەن ئەوان ڕەحمەتی پەروەردگاریان دابەش کردووە؟ کەسێک زانایە، کەسێک عالمە بەرامبەر بە کەسێکی تر کە بە نەزان دێتە بەرچاوی، ئایا ئەو عیلم و زانیاریەکەی بەو بەخۆی بەخشیەوە و ئەوی نەزان کردووە؟ خوا دەفەرمێ ئێمە خۆمان مەعیشەت و ژیانی ئەو خەڵکەمان بەم شێوەی ئێستادا بەش کردووە. ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێ ئەی سەرمایەدار، ئەی ئەو کەسەی کە زۆرت هەیە، ئەو کەسەی زۆر زانای، ئەو کەسەی زۆر ژیری بەهی خۆتی مەزانە،
ئەو کەسەی کەوا کەمتر لە تۆی هەیە لە بوارێکی ترا ئەوە ئازایەتی تۆ نییە ئەو زۆرت هەیە و ئەوە خراپی ئەو نییە ئەو کەمەی هەیە خوا وای دابەش کردووە ورفعنا بعضهم فوق بعض درجات خەڵکی نەبزانن زۆر بە جددی سەیری ئەم قسەیە بکەن بەڕێزان هەموو کەسێک لە بوارێکە لە سەر و کەسێکەوەیە و لە خوار کەسێکی ترەوەیە هەموو کەسێک لەم سەر زەویەدا لە بوارێکە لە سەر و خەڵکی ترەوەیە لە بوارێکە لە خوار پلەی خەڵکی ترەوەیە بۆ نمونە کەسێک مامۆستایەکی ئاینی بێ ئەگەر مفتی هەموو وڵاتی موسڵمانان بێ هەموو قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبەر بێ و پێویستی بە کتێب نەبێ ئەم زانا گەورە ئاینیە موسڵمانە لە بواری نەخۆشیەکانی دڵدا لە چاو دکتۆرێکی پسپۆڕی دڵ نەخوێندەوارە چونکە وەرە تەختیتێکی دڵ بدە بەم زانا گەورە هیچ سەرۆدەری لێ دەرناکە ئەم هەموو عیلمە لەو ئاستەدا نەخوێندەوارە دکتۆرێکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەر سوچگەر و ئەوانە کە زۆر حەساسە لە ئاستی ئەندازیارێکی بیناسازیدا نەخوێندەوارە بەو هەموو زانستی پزیشکێ ناتوانێت نەخشەی خانیۆ بکێشێ چاو لێ لێدا بوو بە نەخوێندەوار کابرایەک چەندە زانا بێ ئەندازیارێکی بەتوانا بێ لە ئاستی کەسی کرێکارێکە کە دوو کیسە چیمەنتۆ بەسەر قادرمەیەکە سەردەخە بۆ سەرەوە زۆر بێهێز و لاوازوو نەبووە زۆر زەبوونە ئەو بەس قەڵەمی پێدەگیرێ و لەسەر کۆمپیوتەر کاری پێدەکرێ بەڵام ناتوانێت بلۆشێک هەڵگرێ ناتوانێت تەحملی بەرگەرمایە بکە کەواتە ئەم لە ئاستی ئەوە زۆر لاوازە ئەو زۆر لەو بەهێزترە سیر کە هەموو بوارێک دایمە خۆت پێکەم نەبێ وەکو موسڵمان خۆت بپارێزە لە تەکەبور بەڵام هەرگیز زەلیلیش قبوڵ مەکە تۆ هیچ لە خەڵک کەمتر نییە لە بوارێکە فڵان کەس لە تۆ بەهێزتر و پایدارترە بەڵام لە بوارێکە تۆ زۆر لەو بەهێزتری ئەویش دێتەوە خوارەوە خوای پەروەردگار دەفەرمێ بۆ وام کردووە یەکێ زانا یەکێ کەمتر خوێندەوار یەکێ لاواز و زەعیف یەکێ زۆر جەستەی بەهێز یەکێک پزیشک و یەکێ نەخۆش بۆ ئەوەی خەڵک ليتخذ لأجل أن يتخذ بعضهم بعضا سخرية يعني هاوكاري يقبن إمام الصاوي لشرح تفسير جلالينا لمجلد شوالة فرمية لينتفع بعضهم ببعض بۆ ئەوەی هەندێکیان سوود بە هەندێکیان بگەێنن واتە هەم خزمەت بکرێی هەم خزمەت بکەی ئاوا نەبێ ئەینا هەموو خەڵکی ئەم سەرزەویە دکتۆر بێ هەمووی لەش ساغ بێ زانستی پزیشکی لەکوێدا خزمەتەکەی دەردەکەوێت بۆیە خوای پەروەردگار کە هەندێکی نەخۆش خست و ئەجری ئەداتەوە دکتۆرەکەش پاداش وەردەگرێ ئەگەر ئیشەکەی بە ڕێک و پێچی بکات کەواتە گاڵتە بە نەخۆش مەکە هەرچی خوێندکار و قوتابیە لە سەرەتاییەوە تا زانکۆ هەمووی زیرەک بێ هەمووی دەرەجەی تەواو بێنێ هەمووی دەرچێ ئەی کاکە هەمووی بێتە پزیشک و ئەندازیار و پارێزەر و دادوەر ئەی پێم ناڵی چێ بێتە پێشمەرگە و پۆلیس و ئاسایش ئەی چێ بێتە حەماڵ و کرێکاری بازاڕ دەی باشە لە دواترە دکتۆرەکان و حاکمەکان و ئەفسەرەکان و ئەندازیارەکان بەبێ ئەمانە ئیشیان دەڕوا نەخێر کەواتە قوتابیەکی تەممەڵیش کە لە ماڵێکە هەیە باوکو دایک مامۆستای مەکتەب ڕەفیقەکانی گاڵتەی پێمەکە مەڵەوە 3 ساڵە هەر دەرنەچووی ئەو بە چاوی سوکسەیرکردنە زمانت لەو ئاستەدا پارێزە حکمەتێکی خوایی هەیە ئەم قوتابیە بە تەمەڵی دەمێنێتەوە نابێ بە شتێکی بواری پێشکەوتوی زانستی چونکە بازار پێویستی بە کارگوزارێکەیە ئەم کەلێنە پڕ دەکاتەوە ئەگەر ئەویش نەبێ سەرۆکی شارەوانی و شارەکە چی دەکات هیچی پێ ناکرێت شەقامەکانی پێخاوێن ناکرێتەوە بۆیە زمانت بپارێزە ئەو شتانە باز مەکە بە گاڵتەکردنەوە بڵێ فڵان کەس تەمبەڵ بوو وەڵا هەر دەرنەچوو هەژار نەبێ دەوڵەمەند قیامەتی بە چی ئاوەدان دەکاتەوە ئەبێ زۆر ڕێز لە هەژار بگرێت چونکە ئەو خێرت دەدەی بە چیەگە هەژارێک نەبێت لە دووەرگرێ و دوعایەکی خێرت بۆ بکە ئەو دەوڵەمەندەی لە ناو ڤێلاکەیە دانیشتووە و خزمەت دەکرێت دەبێت زۆر ڕێز لە فەلاحێک و کشت و کاڵکارێک و جوتیارێک بگرێ ئەو میوەی کە دەیخۆی ئەو نانی لەسەر سفرەکەتە چێ بەرهەمی هێناوە دەستی قلیشاوی جوتیارێک کەواتە هیچی لە تۆ کەمتر نییە بە چاوی سوک سەیری نەکەی هەموو ئەو شتانێکی ئینسان وا دەزانێت لە سەر و خەڵکەوە ئەمانن عیلم و زانستە ماڵ و سامانە لەشی جوانە ڕەوشتی بەرزە پلە و پایەیە نەسەب و حەسەب و بنەماڵەیە بەڵام توخوا بەڕێزان هەر یەکێک لەمانە ئینسان بە ئازایەتی خۆی بەدەستی هێناوە تو ئازایەتی خۆتە عەشرەتی فڵانت پێ دەڵێن و بنەماڵی فڵان کەسی
چه ئازایەتێکی تۆی تێدایە کە نەوەکان تۆ نەوەی فڵان کەسی بە حرمەتی وڵاتەکەی هیچ چه ئازایەتێکی تۆی تێدایە ئەم مێشکە خۆت دروستت کردووە کە زۆر کۆمپیوتەریشت وەردەگرێ و بە ئاسانی دەرسەکان فێر دەبێ و زیرەکی ئەم عەقڵە خۆت بە خۆتت بەخشیوەیان ئەڵڵا ئەم شکڵە جوانەی کە خوش پێبەخشیوی بە زۆری ئافرەتان شانازی بەسەر خەڵکا دەکەی ئەم شکڵە خوا پێبەخشیویان خۆت بەدەستی خۆت دروستت کردووە بەخوا هەموو هی خوایە کەواتە شانازی بەسەر خەڵکا مەکە هەر کەسێک بە چاوی سووک سەیری خەڵکە تەکەببور بەسەر خەڵکا لێدا ماڵوێرانی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی متفق عەلەیه دا ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 4918 و ئیمامی مسلم لە صحیحە بە ژمارە فەرموودەی 2853 ڕیوایەتی کردووە دەفەرمێ ئەلا ئوخبیرکم بئەهل الجەنە پێتان بڵێم چێ ئەهلی بەهەشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە بۆ ئەوەی سەحابەکان وریا بکاتەوە ئامادەم کە بۆ وەرگرتن شێوازی پرسیاری بەکاردێنا نەیفەرموو پێتان بڵێم چێ بەهەشتیان نە پرسیاری کرد ئەلا ئوخبیرکم بئەهل الجەنە ئەوە مامۆستاکانی قوتابخانەکان تا زانکۆ حەقوا لەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێر بن دایمە بە شێوازی پرسیار پێتان بڵێم قوتابیەکان چ شتێک باشە پێتان بڵێم ئەمە چۆن حەل دەکرێت بەو پرسیارە مێشکی ئامادەبوو ئامادە دەکرێت سەحابە هەمووتیان ئەی پێغەمبەری خوا پێمان بڵێ چێ بەهەشتیە هەر کەسێکت بینی ئەم ڕەوشتەی هەموو دەتوانی شاهیدی بۆ بدەی ئەهلی بەهەشتە فەمووی كل ضعيف متضعف لو أقسم على الله لأبره هەر کەسێک کاتێک کە هەژارە کاتێک کە لاوازە کاتێک کە نەخۆشە کاتێک کە نەبووە کاتێک کە کەم عیلمە کەسێک کە ناشکوری ناکە بە بەشی خوا ڕازیە هەوڵی خۆی دەدا بەڵام جۆش دانامێنێ ضعیفە لاوازە بەڵام متمانەی بە خۆی و بە خوای خۆی پەروەردگاری خۆی هەیە متضعف کاتێکیش کە پلەدارە کە دەسەڵاتدارە کە هەبووە کە لەش ساغە کە زانایە کە زمان پاراوە لە خۆی بایی نابێ حەز بە ناو و ناوبانگ ناکە وەڵڵا خۆی لێ دەدزێتەوە لەبەری ڕادەکە ئەڵێ کوڕە ئەو بەشە باشە لای خوا باش بێ جا من مەدحوستایشی خەڵک هەتا گۆڕەکە لەگەڵ مادێ دواتر دەبڕێتەوە ئەگە خوا دەکات لای خوا ڕێزم هەیە هەر ئەوە باشە چەند جوانە کەسێک دەبینم لەم وڵاتەدا فەرماندەی لیوایە کە لە بازاڕە بەتا قیتێنیا دەسۆڕێتەوە دەماچەش لە بن پشتێنی نییە هیواشەیە بۆ قەشینکەیەک لەسەر شانێتی یەک ڕیسارە بە دوی خوا دەگێڕە لە بازاڕ وڵاتەکە دەشێوێنێ ئەوان چەند پلەدارە چەند ئاسایی دێتە ناو خەڵک ئەوە خوا خۆشی دەوێت کابرا دەبینی ئوستازێکی جامیعەیە پرۆفیسۆرێکە لەگەڵ تادا دەنیشێ ئەو پەڕی خۆی بچووک دەکاتەوە هەر عیلمی خۆی دەرناخا بۆی تۆ هەز نەکەی کە هیچ نازانی پرسیار لێ دەکا و سەد قاتی تۆش دەزانێ حەز دەکات لە ناو خەڵکا بێ ئەمە خۆی بچووک دەکاتەوە دەوڵەمەندێکە ئەو هەموو سەرمایە هەیە دەچێت لەگەڵ کرێکارێکان نان دەخوات چوار مەشقی دەسەر چیمەنتۆکە لێدا دەنیشێ لەگەڵ ئەوە خاوەنی کۆمپانیاکە لەگەڵ کرێکارەکە بینیومە نانی خواردووە نان و تەماتەیەک بەدەستی قڵیشاوە لەگەڵ ئەوا دەیخوا بۆ ئەوەی خۆی بچووک کاتەوە بڵێ کاکە بەخوا منیش هەر وەک تۆ ئینسانم منیش وەک تۆ ڕۆژێک کرێکار بووم ئەمڕۆ خاوەنی کۆمپانیاکەم ئەم کەسە موژدەی لێبێ ئەهلی بەهەشتە هەر کەسێک خوا شتێکی دایە و ئاوا خۆی پێکەم بوو یعنی نەک خۆی پێکەم بێ خۆی بچووک کردەوە لە ناو شۆرەت خۆی پاراست واللهی ئەهلی بەهەشتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەلا ئوخبیرکم بئەهل النار ئەی پێتان بڵێم چێ جەهەنەمیە عرضیان کرد بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كل عتل جواظ مستكبر ابن حجر لفتح الباري دا لمجلد هج لا بريس شصة وشصتو دا لباسي وعتل دا فرمي العتل الفاحش الآثم الشديد الخلق الأكول الشروب الظلوم للناس هركس يكتبيني زماني بيسا دائما جوين وشي ناشرين تاوانێک نەزەرێک باسی ئافرەتێک لە شوێنێک پیا خۆی دەگەێنێتێ ئەو کەسەی کەوا ڕەفتاری توندە دایمە زمانی ڕەقە دایمە قسەی شکێنە دایمە ڕووشکێنە ئەو کەسەی کە هەموو هیوا و ئاواتی بەس خواردن و خواردنەوەیە یعنی خواردن و خواردنەوەی باشت حەز لێبێ بەڵام هەموو هیوا و ئاواتێکی شت هەر ئەو نەبێ یعنی ڕۆژێک ژەمێک نەیخوا دنیای لێ دێتەوە یەک ئەو کەسەی کەوا زوڵم لە خەڵک دەکا ئەگەر ئەوە بۆی ناکرێ ئەینا مەجای هەبێت لە ستەم لە خەڵکە درێخی ناکە بەزەی بە کەس نایەتەوە دڵی ڕەقا ئەو کەسە جەهەنەمیە جەواز ئەو کەسەی پولە چییە خۆی گەورە سەرەت و سامانێکی زۆری داوەتێ نەبۆ خۆی استفادەی لێ دەکات نەماڵ و منداڵەکەی پێ مرتاحە نە خەڵک خێر لە دەستی دەبینێ ئەو کەسەش
جەهەنەمیە. ئەو کەسەی مستەکبیرە، دەعیەدار و فیزدارە، دایمە خۆی لە ئاسمان دەبینێ و خەڵک وەکو مێرولە لە زەویدا دەبینێ، پەنا بەخوا ئەو کەسەی ئەو سیفەتەی هەبێ پێغەمبەری خوا فەرمووی پێتان بڵێم ئەوە ئەهلی دۆزەخە، ئەوە دنیاش دەکا بە دۆزەخ لە خۆی و لە خەڵک. گاڵتە پێکردن و غەیبەتکردن لە یەک شتا جیاوازن. غەیبەت ئەوەیە بە پژملە دەیکەی، کەسەکە لەوێ نییە باسی دەکەی و گاڵتەی پێ دەکەی. گاڵتە پێکردن و ئیستیهزا ئەوەیە ڕوبەڕوو پێی دەڵێ. جا ڕوبەڕوو چەند شتێکی هەیە، بە قسە هیوا هەیە هەر بە ئاشکرا بە بەرامبەرەکەی دەڵێ کوڕە من کەی ڕەفیقی تۆم، نابینم من لە وڵاتی خۆمان ئەمانە دەبینم، بەخوا مانگانە دەبیستم و دەبینم کەسێک کوڕێکی ڕێک و پێشی گەنجی جوانی بە ئەخلاقی خاوەنی عیلم و زانست و کەسابەتێکی ڕێزدار و دەرچووی زانکۆ و پەیمانگا و ئەهلی مزگەوت و حرمەت و کوڕی باوکو دایکێکی بە ئەخلاق، بەڵام دەچێتە خوازبێنی کچێک کە هی ماڵێکە تۆزێ نەسەبی لەو بەرزترە، دەوڵەمەندترە، عەشرەتی فەرقی هەیە. من لەم شاری هەولێرەدا ئەوانە دەبینم، لەم پایتەختی هەرێمەدا، بۆیە ئاماژەی پێ دەکەم. کابرا هەر بەبێ سێ و دوو دەڵێ کرۆ چۆن توانیەتی خوازبێنی کچی من بکە، من چۆن ڕەفیقی فڵان کەسم، چۆن ڕەفیقی فڵان کەسم. ئەمە شکاندنە، ئەوە گاڵتە پێکردن، هەر بە قسە ڕاستەوخۆ دەری دەبڕێ، هەر بەبێ پەردە دێڵێ. دووەمیان شکاندنی ئینسانێک گاڵتە پێکردنی بە پێکەنینێکی سارد و زەردەخەنە. وەڵڵاهی زۆر جار ئینسانی وا هەیە، یعنی یەک زەردەخەنەی ساردی بەرەو ڕوو دەکە و ئەزانە گولەیەک لەسەر دڵی دراوە. زەردەخەنەی ئاوا سارد، پێڵەن زەردەخەنەی سارد بۆ شکاندنی ئینسانە، یعنی گاڵتەم بە قسەکەت دێ، یعنی گاڵتەم بە خۆت و بە ڕەفتارەکانت دێ، بەو پێکەنینە بەرامبەرەکەی دەشکێنە و گاڵتەی پێ دەکا. یان بە ئاماژەی چاوە، یان بە ڕوانینە، هەر هیچ ناڵێ، سەیدەکەی بەرپرسێکە بەرامبەر بە ئاسایشێک، پێشمەرگەیەک، پۆلیسێک کە ئاوا سەیری دەکا، هەر ئەو سەیرکردنە یعنی تۆ هیچ نی. باوشێک بەرامبەر بە منداڵەکەی، بەرامبەر کچ و کوڕەکەی کە ئاوا سەیری دەکا و مۆڕ دەبێتەوە، مامۆستایەک بەرامبەر بە قوتابیەکەی، خاوەن ئیشێک بەرامبەر بە کرێکارەکەی، هیچ چیش ناڵێ، زەردەخەنەش ناکا، قسەش ناکە، بەس بە سەیری چاوی. چاو ئاگادار بە چاوی ڕەحمەت و چاوی سوکایەتی یەکسەر خوای گەورە ئەم چاوەی وا دروست کردووە. سوپاست دەکەین ئەی پەروەردگارەکە ئەو هەموو شتە لە چاوە کۆ کردوێتەوە بۆ ئێمە لە چاکە بەکاری بێنین. گەورەی و عەزەمەت بۆ تۆیە یا ئەڵڵاه، هەر ئەو گلێنەی چاوە ئەو هەموو شتە سەرسوڕ هێنەر لە ناو چاوە کۆ بۆتەوە. ئیمامی عەلی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی والعين تعلم في عين محدثها إن كان من حزبها أو من أعاديها عيناك قد دلتا عيني منك على أشياء لولاهما ما كنت تبديها. إمام علي فرميتي كاتك كسي قصدك أبو برامبركي قسە لەگەڵ کرا و بە سەیرکردنی چاوی قسەکرد دەزانێ خۆشی دەوێ یان ڕقی دەیەتی. وەڵڵاهی هەست پێ دەکەی کەسێک قسەت بۆ دەکات سەیری ناو گلێنەی چاوی کە لە ناو چاوەکانیدا خۆشەویستی دەخوێنیەوە یان سوکایەتی دەخوێنیەوە، یان هەست دەکەی بە چاوێکی سوک سەیرت دەکات، یان زۆر لای بە نرخی و خۆشت دەوێت. دەفەرمێت چاوەکانت هەندێک شتیان پێ ڕاگەیاندم، ئەگەر ئەوان نەبان هەرگیز ئەو شتانە نەدەدرکان. زۆر جار ژن و مێردێک لە بینی یەکترا بڕوا بکە یەک قسە بە یەکەوە ناکەن، بەس کە سەیری چاوی یەکتر دەکەن دنیایەک خۆشەویستی دەگۆڕنەوە، هیچ بە زمانیشی چیان نەوتووە. زۆر جاریش هەر ژن و مێردێک کە سەیری چاوی یەک دەکەن پیاوەکە یان ژنەکە بە سوکایەتی سەیری دەکا، یەکسەر بەرامبەر تێدەگا ئەو تەماشاکردنە تەماشاکردنی شکاندن و سوکایەتیە. بۆیە ئاگال لە چاوت بێ، قەت بە چاوی بێ نرخ سەیری فڵان کەس نەکەی، یەکسەر هەست پێ دەکا، خوا وای دروست کردووە. زمانی جەستەت زۆر ئاگالێ بێ، زمانی جەستە لە قسە کاریگەرترە، بە یەک پەنجەکە ئاوا دەکەی، بە یەک برۆکە لای دەدەی، بە یەک چاوێکە دەی نوقێنی، ئەوانە کاریگەری لەسەر بەرامبەر زۆرە، پێڵەن زمانی جەستە. نالی کاتی خۆی لە شعرێکی زۆر جوانی وتوێتی، نالی شاعیری گەورەی کورد فەرموویەتی گوتم ئایا بەزاری خۆت دەپرسی حاڵی زاری من، برۆی هێنایە یەک وەک شکڵی لا یعنی کە بێزارم. هەل و حرفی لاک ئاوا لێک دەدا برۆی ئاوا هێناوێک یعنی لێت بێزارم، بە زمانی جەستە حاڵی کردم کە نەخێت. مەحویش فەرموویەتی برۆی ئەو شۆخە ئەمڕۆ تیغی کێشا نەجاتیدا بە ڕەحمەت هەرچی بەرکەوت. جاری وا برۆیەک کاری شمشێرێک لە دڵی ئینسان دەکا.
زانایەکی بەناوبانگەیە کەریم شازلی لە کتێبەکەی خۆیدا هێناوێتی کە شیروان عومەر لە لاپەڕی 78 کردوێتی بە کوردی شارلز بڕوار قسەیەکی زۆر جوانی هەیە کە دەڵێ زۆر کەسەیە بیرۆکەیەکی جوانی هەیە، بیرۆکەیەکی تازە و جوانی پێیە، شتێک بە مێشکێ هاتۆ داهێنانێکی پێیە، دەکرێت بە گاڵتە پێکردنێ بە یەک گاڵتە پێکردن لە باریبەری دەکرێت بە یەک گاڵتە پێکردن ئەو بیرۆکەیە دەڵێ من ئەم داهێنانم هەیە ئەم فکرێم هەیە ئەوە بەو قسەیە بەو گاڵتە پێکردنە لە مێشکە دەیمرێنی و مرۆڤایەتی سوود لەو داهێنانە نابینێ. جار هەیە کەسێ وتارێکی زۆر بە قووەت پێشکەش دەکات تۆ بە یەک باوێشک دەیمرێنی کە باوێشکی دا و دەستی بەدەمێەوە نەگر وتار بێژ لە حبوتارەکەی سار دەبێتەوە، بە یەک باوێشک ئەو هەموو قسانە دەکوژی بەبێەوە هیچت کوتبێ بەبێەوەی دەنگت بەرز کردبێتەوە. دەکرێت بە نوکتەیەکتانە بکرێ یاخود بە تەنها مۆڕەیەکی برۆ تا ڕادەی کوشتن ئینسان دوودڵ بکرێ لە کارەکەی. وتراوە نە بە نەکبەت بنازە نە بە سەروەت. هیوایە دوژمنایەتی هەیە، من بینیمە شانازی پێوە دەکا بابە تۆ دوژمنایەتیت هەیە نەکبەتی یەخەی گرتووی پەنا بەخوا کەسی سەیەکی کە دەچێتە ناو خەڵکەوە چۆن چەق و سیلاحەکانیان فڕێدە و خۆی بدەن بەم لەولادا ڕادەدا، یعنی بە حساب دوژمندارم. شانازی بە دوژمنداری تشەوە هەیە دەکا، نە بە نەکبەت بنازە نە بە سەروەت، سەروەتیش بەقای نییە. مامۆستا محەممەد ئەمینی ئەمینیان لە ساری سەردەشتەوە کتێبێکی بە دیاری بۆ ناردم، بابەتێکی جوانم تێدا بینی. لەوێدا دەڵێ بە چاوی خۆم بینیم کابرایەک دەوڵەمەند بوو لە شاری سەردەشتی ڕۆژهەڵات، کابرا زۆر دەوڵەمەند و خاوەن سەرمایە بوو، خاوەنی تەنها یەک کەس بوو، گەنج بوو، بێوەژنێکیش خاوەنی تەنها یەک کوڕ بوو، مێردەکەی لەدەستدا بوو. بێوەژن زۆر هەژار بوو، زۆر نەدار بوو، بۆ قەرز بۆ پێداویستێک ڕووی کرد دە خاوەن دوکان دەوڵەمەندێک بەناوبانگەکە کە تەنها یەک کچی بوو، ئەولادی تری نەبوو بوو. داوای لێ کرد نەک هەر یارمەتی نەدا، پێیوت کەسن نەدۆزیێتەوە بیخەڵەتێنی من نەبێ داوای پارەم لێ بکەی، ئەزانم کەنیتە و ئەزانی من ئەوەندە فەقیر حاڵم، چێ قەرز دەدا بە تۆ، چێ پارە دەدا بە تۆ. بەو بێوەژنە خاوەن منداڵە ئەو کوڕە تاقانە ئاوای گوت. بێوەژنی هەژار زۆر بە دڵشکاوی گەڕایەوە، بەڵام بە سەروەتی نازی. خوای گەورە ڕۆژەکانی هێنان و بردن. کوڕی بێوەژن گەورە بوو بە پیاوێکی پیاوانە و ڕێک و پێک و خوێندنی زانکۆی تەواو کرد لە زانکۆکانی ئێران. کابرای دەوڵەمەندیش هیچ منداڵی تری نەبوو، چەند مەحاوەلەی کرد و لە ترسی ژنەکەی نەیتوانی ژنی تریش بێنێ و سەرمایەکی زۆریشی هەیە، هەرەو کچێ هەبوو. کچەکەشی پێگەیشت و چووە زانکۆ و بوو بە ئاشنا و هاوڕێ و خۆشەویستی کوڕی ئەو بێوەژنە. ئاخری کوڕی بێوەژن و کچی کابرای دەوڵەمەند دڵیان چۆ سەریەک. هەرچی باوکی خۆی ڕنیەوە هینی کرد، کچەوتی ئامادەم حاشا لێ بکەم، نە سەروەتم دەوێت نە هیچم دەوێت، هەر شوم پێکردەوە شووی پێ دەکەم. وەڵا بوو بە زاوای کە مرد کابرا بە چاوی خۆم مرد بینیم کابرا مرد، هەموو سەروەتەکەی چۆ دەستی کابرای ئافرەتی بێوەژن و کوڕەکەیەوە. پێمە نازە ئەڵڵاه ئەم گردوونە دێنێ و دەبا، بۆیە بە چاوی سوک سەیری خەڵک مەکە، نە بە نەکبەت بنازە نە بە سەروەت. خوا فەرمووی وەلا تەلمیزوا ئەنفوسەکم. لەمز یعنی عیب و عار، یعنی سوکایەتی. سوکایەتی خوا دەفەرمێ ئەنفوسەکم بە خۆتان مەکەن. جا سەیری قورئان چەند وردە. سوکایەتی ئەنفوسەکم یعنی خاڵ یەکەم مانای یەکەم، ئەو کەسەی تۆ بە چاوی سوک سەیری دەکەی تەعنە و تانەی لێ دەدەی، ئەویش وەک تۆیە، نەوەی ئادەم و حەوایە. خۆ لە کەسێکیکە لەدایک نەبووە، ئاخری هەر دەچنەوە بنەچەیەک، هەر خزمتە، هەر کەستە، هەر لەنەوەی ئادەمە. تەعنەدان بەچی وەکۆی بڵێ فڵان کەس ئای فڵان کەس زۆر خۆرە، فڵان کەس ئەی درێژە، ئەی باڵا کورتە، کورتە باڵایە، ئەی چەند ڕەشە، ئەی چەند سوورەیە، ئەی چەند سپیە، ئەی چەند خەواڵووە، ئەی چەند تێرنەخۆرە. لە شەریعەتە بە نەسی قورئان زمانت بگرە لە ئاستی ئەم خەڵقەتانی خەڵک. ئەو تۆ چ پەیوەندی بە تۆ هەیە؟ چ پێویست دەکا کە تۆ بەم شێوەیە سوکایەتی پێ بکەی و بیشکێنی؟ لە حەجدا کە بەیانی ڕۆژی عەرەفەیە و ئاگاتان ئینشاء الله لە ڕۆژووی ڕۆژی عەرەفە بێ. ئەم دە ڕۆژە زاد لای خوای گەورە بە قەدر و حورمەتن، بە تایبەت ڕۆژی بەیانی کە عەرەفەیە. هیچ کەس ئەوەی عوزری شەرعی نەبێ ڕۆژوەکە نەفەوتێنێ. هەر کەسێک لە حاجیانی ماڵی خوا ئاگەی لێیان بێ و حەجیان قبوڵ کە و دوعایان بۆ خوان و بۆ ئێمە قبوڵ بوو بێ، بەیانی لە ڕۆژی عەرەفەدا لە چێوی عەرەفات ئامادە نەبێ حەجەکەی قبوڵ نییە. بۆ
بۆ شێوی عەرەفات بۆ ناوی عەرەفاتە بۆ ڕۆژی عەرەفەیە یعنی پێمان دەڵێ هەموو مانای حەج بەو گەورەیەوە لە یەک شتا کۆبۆتەوە لە ڕۆژی عەرەفەدا کە ڕۆژی یەکتر ناسینە ئەی حاجی بە ژن و بە پیاوتەوە بە گەنج و بە پیرتەوە چاوت بکەوە هەر لە حەجدا سەیر دەکەی قەڵەوی تێدایە زەعیفی تێدایە زانای گەورەی تێدایە نە خوێندەواری تێدایە ڕئیسی وڵاتانی تێدایە و دەیان خاوەن پلەپایە لەگەڵ هەژار و حەماڵ و کەم دەستێکی تێدایە پیر و گەنج باڵا بەرز و کورتە باڵا جوان و ناشرین هیچی فەرقی هەیە هەر هەمووی دەستی بەرز کردوتەوە چاو بە فرمێسک و دوعا بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵ و بۆ وڵات و کەس و کار و قەومی دەکا و هەمووی داوای لە خۆشبوون لە گوناهەکان دەکا هیچ کەس جیاوازی نەماوە خوا دەفەرمێ لە حەجا ئەوە فێر بە تۆ لەگەڵ خەڵکا هیچ فەرقێک و جیاوازیەکن نییە بە چاوی سووک سەیری خەڵک مەکە معقولە کەسێک بەیانی لە عەرەفاتە لە شێوی عەرەفاتە گاڵتە بە خەڵکە ئەوە قەڵەوە ئەوە زەعیفە ئەوە باڵا کورتە ئەوە باڵا بەرزە نە هەر نابێت لە خەیاڵی شت بێ ئەینا حەجەکەت قبوڵ نابێ دە کەسێک کە لە حەجا ئەمە فێر نەبوو هاتەوە حاجی بوو گاڵتەی بە خەڵک کرد وەڵای مەگە بەس بڵی گەشتێکی کردووە هەندێک کات لە ماڵ و منداڵ دوورکەوتوێتەوە هەندێک نانی خواردووە ئەینا هیچ لە حەج فێر نەبووە ئەبێت لە حەجا ئەمە فێربی ئەها ئەو هەموو خەڵکە بەیەکەوە تۆ هیچ زیاتر نییە لە خەڵک ئەبێ بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری هەمویانکەی هەمویان براو خوشکی ئیماندارتن خوا فەرمووی ئەنفوسەکم گاڵتەت بە خەڵک مەکە ئەینا گاڵتە بە خۆت دەکەی هەر کەسێ بێڕێزی بەرامبەر بە خەڵک بکە دڵنیا بە بێڕێزی پێ دەکرێتەوە هەر وەختی عیب و عارێکن لە خەڵک نادڵنیا بە خەڵکش عیب و عاری تۆ دەبینێ هەر وەختێ باسی عیبی خەڵکن نەکرد وەڵڵی خوا زمانی خەڵک لە ئاستی تۆ دەپارێزێ دەچینە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثەکە لە صحیحی مسلم ژمارە فرموودەی 2585 هاتووە خاتو عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وتم بە پێغەمبەری خوا حەسبوکە من صەفیەتە کەذا وەکەذا پێغەمبەر چەند خێزانێکی هەبووە صلی الله علیه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوا لە دایکانی ئیماندار خێزانەکانی پێغەمبەری خۆشەویست بێ خێزانێکی ناوی عایشە بووە یەکێ لە خێزانەکانی تری ناوی سەفیە بووە خاتو سەفیە کورتە باڵا بووە لە ئافرەتە کورتە باڵاکان بووە ئەو خوشکانم ئەو کچانم کە کورتە باڵان بە خۆتاندا مەشکێنەوە بە زەیتان بە خۆتاندا نایەتەوە دایکانێکی ئیماندار لە ئافرەتە کورتە باڵاکان بووە کە خێزانی خۆشەویستی خوا بووە خاتو عایشە غیرەی بەرامبەری جوڵا وتی ئەوە چیە ڕێز زۆر لە سەفیە خێزانت دەگری ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوای کرد دوو بست هەر دوو بست دەبێ خۆت هەروە لە زەوی جیاوەتەوە سەفیە ئەوە چیەوەنت خۆش دەوێت ئەو کورتە باڵای ئاوا دەستی بۆین کرد کەزاوە کەزا دوو بست دەبێت لە زەوی جیاوەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عایشە لەقەد قولتی کەلیمەتەن لەو مزیجەت بماء البحر لەمەزەجەته وەڵڵی وشەیەک لە دەمت هاتە دەرەوە ئەوەندە پیس و بۆ گەنەبی خەیتە دەریاکانەوە بۆ گەنی دەکا ئەو وشەیە خوا ئەوەندە پێی ناخۆشە چونکە تۆ ڕەخنت لە کاری ئەڵڵا گرت ئەوە خۆی دروست نەکردووە ئەوە خوا ئەو باڵای پێبەخشیوە ئەو وشەیە لای خوا ئەوەندە خراپە بیخەیتە دەریاکانەوە بۆ گەنی دەکا چەند کەس ڕۆژانە ئەم قسانە فڕێدەدا و هەر حسابیشی بۆ ناکە خاتو عایشە فەرمووی وحكيت له إنسانا فقال ما أحب أني حكيت إنسانا وأن لي كذا وكذا جارێکیان لاسای کەسێکم کردەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتم فڵان کەس ئاوا دەڕوە ئاوا شەق و ژێڕە فڵان کەس ئاوا دەخوا حکایەت یعنی جێڕانەوەم کرد تەمسیلی کەسێکم کرد کە خاوەن پێداویستی تایبەت بوو کە کەم ئەندام بوو پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ئەوە بنە سەروەتی دنیا هەبێ ئەوەندەم لە دنیادا بدەنێ قەت حەز ناکەم لاسای کەسێک بکەمەوە لاسای کەم ئەندامێک بکەمەوە ئەم حەدیسە با دیاری بێ بۆ هونەرمەندەکانمان ئەوانەی بواری کۆمیدیا شتێکی چاکە زۆر بەڕێزترن ئەو کەسانی خەڵک دێن نەپێکەنین لەو کەسانی کە خەڵک دەگرێن و خەڵک دەکوژن بەڵام کۆمیدیا دەبێ حدودی هەبێ نابێ گاڵتە بە کەم ئەندامێک بکەی لەسەر شان و لاسای کەیتەوان و خەڵک بەس ئەوەندە پێ بکەنێ فڵان کەس ئاوا دەڕوا فڵان کەس دەستی وایە فڵان کەس قاچی وایە فڵان کەس دەم و چاوی ئاوایە فڵان کەس ئاوا ژێڕ بووە ئەبۆی خەڵک پێ بکەنێ دەبێت ئەکتەری کۆمیدی زۆر ئاگای لەوە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوەم هەبێ لە دنیادا یعنی هەموو دنیام دەنێ حەز ناکەم قەت لاسای کەسێ بکەمەوە کەسایەتی کەسێک بشکێنم چونکە لەو تەلەڤیزۆنەوە لەو بەرنامەیەوە خەڵک دەیبینێ کە خاوەن پێداویستی تایبەتە و حەز بە نەقسی خۆی دەکا و تۆ گونەهبار دەبی هونەرمەندانی بەڕێزی کۆمیدیا ئاگاتان لەم بابەتە بێ خاوەن پێداویستی تایبەت کورتە باڵاکان جێگەی بەزەیی نین جێگەی ڕێز و حرمەتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەم ئافرەتە کورتە باڵایە
بۆ ئەم ئافرەتە کورتە باڵایە چی کردووە؟ جارێک سەفیەخان ویستی سەفەر بکە، پێویستی بە وڵاخ بوو، وڵاخیان هێنا و زین کرابوو، هەموو وڵاخی زیندارمان بینیوە، ویستی سەرکەوە قاچ بخاتە ئاوزەنگەکەیەوە، بەڵام ئەم ئافرەتە کورتە باڵایە ناتوانێت قاچ بخاتە ئاوزەنگی وڵاخەکەەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چاوی بەزەییەوە سەیری نەکرد، نەیفەرموو بەردێکی گەورە بێنن، نەیفەرموو وڵاخەکە بەرنە پاڵ ئەو کەندە و با خۆی بخاتە سەر پشتی، نەیفەرموو وەرە هاوکاریت بکەم، بۆ ئەوەی ئەم ئافرەتە کورتە باڵایە هەست بە ناڕەحەتی نەکا. ئەژنۆی مووی پیرۆزی کە بە ئەژنۆی جوبریلی ئەمینەوە نەدراوە، ئەو ئەژنۆی کە قورئانی لەسەر هاتوۆتە خوارەوە لە کاتی وەحیدا جوبریل ئەژنۆی بە ئەژنۆیەوە بووە، ئەو ئەژنۆی دانا و قاچی بەرز کردەوە، فەرمووی سەفیە خانی خێزانم وەرە قاچ بخە سەر ئەژنۆم و ئەنجا پێغەمبەری خوا خستە سەر پشتی وڵاخەکە. فێریکردین کورتە باڵاکان خاوەن پێداویستیە تایبەتەکان جێگەی ڕێزن، نەک جێگەی بزەی پێدا هاتنەوە وەیشکردن بۆیان. بەداخەوە ئێستاکان ئەگەر کوڕێکی گەنجی باڵابەرزی قۆس ئامادەی تێدا، ئێستا خەڵک هەیە کچێکی کورتە باڵا بێنێ، لەولاوە دایک و خوشک هەر خۆیان دەکوژن، لەولاوە باوەک لێی بێبەری دەبێ، برا مەرحەبایی ناکە، من و تۆ تانەی لێ دەین، لە بازاڕە خەڵک دەڵێ ئەو باڵابەرزە ئەو کورتە باڵایە، بەڵام چێ هەبوو باڵای لە پێغەمبەری خوا بەرزتر بێ، چێ هەبووە جوانتر بێ، ئامادە بوو لاو سەرگیری لەگەڵ ئافرەتێکی کورتە باڵادا بکە. ئەوەیە لە حیکمەتەکانی فرەژنی پێغەمبەر صلی الله علیه و سلم، با خەڵک بزانن ئەگە کوڕەکەت ئامادە بوو چەند شۆخ و شەنگ و باڵابەرز بێ، ڕازی بوو بە کورتە باڵایەک و یەکیان خۆشویست، تۆ قسەی تێدا مەکە، تۆ دەمی خۆت لە ئاستیا داخە، تۆ بەس پیرۆزبایی لەسەر بێ. ئەگەر موسڵمانی و ئەهلی مزگەوتی کاکە دین ئەمەمان فێر دەکات، دین دەبێت بە عەمەل بسەلمێنرێ. ولا تلمزوا أنفسكم، سکایەتی و عیب و عار بە خەڵکی مەکەن، زمانتان بگرن لە ئاستی خەڵکیدا. وەڵڵاهی بەڕێزان، خوای گەورە لە ناو گەردوونە کۆمەڵەشتمان نیشان دەدا، پێمان دەڵێ تۆ پێویستیت بە خەڵک هەیە، وا مەزانە هەر خەڵک پێویستی بە تۆ هەیە. دەچینە خزمەت مامۆستای گەورەی کورد، مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە، ناسراو بە مەلای گەورەی کۆیە، لە تەفسیرەکەیدا تەفسیری کوردی بەرگیدا لاپەڕە 657. ئێمە زۆر جا کە بەسەرهات باس دەکەین خەڵک نەڵێ لە مینبەرەوە مامۆستا هەر باسی حکایەتی کرد، نە باسی حکایەت نییە، ئەمە بۆت باس دەکەم لاپەڕە و کتێبەکە تەفسیری قورئانە، مەلایەکی کوردی بەناوبانگ نووسیوێتی، بەرگیدەی تەفسیری مەلای گەورە لاپەڕە 657. مامۆستای مەلا گەورە مەلا محەممەدی جەلیزادە دەفەرمێ لە حیکایەتۆکاندا هاتووە، جاوشەکەیم زۆر پێجان بوو حیکایەتۆکە، یعنی وەکو حیکایەت و بەسەراتی بچکۆلە. ئەڵێ لەوێدا دەڵێت چۆلەکە هێلانەی لە نزیک هێلانەی لەقلەقەوە کرد، حاجی لەقلەق هەموو بینیومانە، چۆلەکەیەک هێلانەکەی بردە لای هێلانەی حاجی لەقلەقەوە، حاجی لەقلەق فەخری بەسەردا کرد، وتی ها چۆلەکە مەمنون بە لە پەنا منەوە جێگەت بووەتەوە، ئەزانم لە چی ترسی چی هاتوویتە ئێرە، قەی ناکە با دراوسەیەکی لاوازی وەکو تۆشم هەبێ، ئەگەر من نەبم مار بەچکەکانت دەخوا، قەیچێک هاتۆزە لە ماڵی منیشەوە نزیک بی لەبەر خاتی ئەوەی بەچکەکانت مار نایانخوا، چونکە مار لە ئاستی حاجی لەقلەقا زۆر لاوازە، بەرزی دەکاتەوە بە عەرزی کێشە و دەیکوژێ. چۆلەکەی بەستە زمانیش هاتە وەڵام، وتی نا لەقلەق بە خۆت مەنازە، بۆیە نەهاتومە ئەوێ لەبەر ئەوەندە لاواز بم، بەڵام منیش بێکار نیم، منیش بێدەسەڵات نیم، وەڵڵاهی منیش نەبم کە مێرولە دەخۆم، بەچکەکانی تۆ کە هەڵیان دێنی مێرولە لێیان دەدا و پەڕ و باڵیان پێوە نایڵە سوورە ساقتە تیشکی خۆ دەیان سووتێنێ. ئەوە چەندە تۆ خزمەتت بە من کردووە کە مار دەخۆی مار فەرخە و بەچکەکانی من ناخوا بە کێشکە، ئەوە دڵنیە بە منی کێشکە و چۆلەکەش بێدەسەڵات نیم، منیش مێرولە دەخۆم بۆی بەچکەکانی تۆ نەکا بە سوورە ساقتە و پێستیان لێ نەکاتەوە. کەواتە چەندە تۆ بەدەسەڵاتی ناتوانی مێرولەکان لە خۆت و لە بەچکەکانت دوورخەیتەوە، بەڵام ئەگە من بە مار ناوێرم خۆ بە مێرولە دەوێرم، بەڵام دە تۆ وەرە بەدەسەڵاتی خۆتەوە زەوتی مێرولەیەک بکە. لەقلەق قسەی بۆ نەکرا. هەر لەولا پەڕێدا مەلای گەورە لە تەفسیرەکە دەفەرمێ لە ئەوائیلی سەفەربەرە حربی سابقدا، یعنی حربی عالەمی یەکەم، لە ڕێی قازبەجیان بۆ ئیرشاد و نەسیحەتی عیباد دەگەڕاین، کۆمەڵە مەلا بووین بەدەیەکاندا دەگەڕاین و ئیرشاد و نەسیحەتی موسڵمانانمان دەکرد. دەفەرمێ بینیم گاجووتێک، گای جووت بەو هەموو بەهێزی خۆیەوە خۆی گامەڵاس کردبوو، چوار پەلی لێ فڕێدا بوو، سەری بەعاردی کردبوو، جوجەڵەی مریشک دەوریان لێدا بوو، ناو گوێ و
بنکلک و ژێر چەناگەیان دەکۆڵی و دایان خوارد سەیرم کرد گەنەی پێوە بوو گەنە شتێکە بە لەشی حەشەرەیەکە زۆر بەخوروە دەمی دەژەنێتە ئەو ئاژەڵانە ئەو مەڕ و بزن و مانگە و ئەوانەوە خوێنی لێدەمژێ ئەو گاجوتە بەو گەورەی خۆیەوە بێدەسەڵات لە ئاستی ئەو حەشەرەیەدا کەوت بوو دەڵە بە چاوی خۆم بینیم ئەو جوجەڵەی مریشکانە لێی هاڵا بوون و ناو گوێ و چەناگە و بنکلکیان دەخوراند و لیان دەکردەوە و ڕزگاریان دەکرد بیرم کردەوە خوای گیان گاجووتێک ڕەم بێ ئەویش ئەگەر مەخلووقێک بێ و زمانی هەبێ فەخر بکە بڵێ جوجەڵە چییە ئەو گەنمەی ئەو دەیخوا و مریشکی دایکی دەیخوا من بەرهەمی دێنم چونکە سەردەمانێک ئەو سەردەمەی مەلای گەورە گاجوود زەوی دەچێڵا گاجوود ژێرەی دەکرد گاجوود نانەکەی ئاردەکەی پێدەچوو گەنمەکەی پێدەچوو بۆ باراش و دەکرا بە ئارد و دەیهێنایەوە بۆ ماڵەوە جوجەڵە چی پێدەکرێ 100 جوجەڵە لە ژێر قاچەکانیان پان دەکاتەوە بەڵام خوای گەورە زەلیلی کردبوو بەدەست حەشەرەیەکی وەکو گەنەوە پێویستی بە جوجەڵە بوو خۆی بۆ خستبوون وەرم پاکم کەنەوە فریام کەون مەلای گەورە دەفەرمێ پاش بینێک لە چنارۆک بووین مانگا و گۆلکمان لە کانی کەند بوو وتیان گۆلکەکەتان گەنە و ئەسپێلەی داوە خوێنیان لێ مژیوە لەوە ناچێت ژیان دەرکا و مندار دەبێتەوە هێنامانەوە چی مریشک و جوجەڵەی ئەو گەڕەکە بوو لێمان کۆ کردەوە بە 2 ڕۆژ هەموو لەشیان پاک کردەوە هەستایەوە و چۆوە سەر پێی خۆی و ڕزگاری بوو سبحان الله بەو گەورەیە خۆیەوە گاجووتێک مانگایەک گۆلکێکی بەهێز پێویستی بە جوجەڵەیەکی لاوازە ئەمە دەرسێکە بۆ ئینسانەکان بەخوا چەندە بەهێزبی وا مەزانە خەڵک لە ژێر پێی تویا دەفلیقێتەوە پێویستیت بەو بێهێزانەیە ڕۆژێک ئاوا ڕزگارت کەن مەلای گەورە دەفەرمێ خەڵقی خواد لا گەورە بێ ما تەڕا فی خەڵقی الرەحمانی من تەفاوت کەس بێحورمەت نییە خصوصاً پیاوی گەورە با لەسەر دینیشت نەبێ سوکایەتی پێمەکە خۆی دەفەرمێ ئیمپراتۆریەتی ژاپۆن 100 ملیۆن کەس بە ئیبن اللای دەزانن نەعوذ بالله کەچی لا هەڵپچڕاوێکی وەکچی من چۆن دەتوانم بە سوچی ناوی بێنم ئاوا بە خۆی دەڵێ بەو گەورەی خۆی و مەلایەکی گەورە بەلا هەڵپچڕاوێکی وەکو من چۆن دەبێت سوکایەتی بە ئیمپراتۆری ژاپۆن بکەم با لەسەر دینیشم نەبێ دەفەرمێ 100 حەیف و مەخابن بۆ زاتێکی غەربی کە ناوی پیرۆزی محەممەد بە خواری و بە ناشیرنی بێنێ نصیحەتی غەربیەکان دەکا چەند ناشیرینە زاتێکی وەکو حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم ناوی بە ناشیرنی بێنن ئەسەف بۆ ئەخلاق و تەربیە باسی دووشت دەکا ئەی ئەسەف و داخ و خەفەت بۆ ئەخلاق بۆ تەربیە هەر کەسێ ببێ ڕێزی سەیری خەڵکە نیشانەی دووشتە ئەخلاقی ناو خێزانەکەی باش نەبووە پەروەردە و تەربیەی ناو مەکتەبەکەی باش نەبووە دەبێت لەو دوانەدا فێری ڕێزگرتنی یەکتر بینەوە ئەم بابەتە هێشتا ماوێتی و کاتی وتارمان تەواو بوو ئینشاءالله لاڵقەکانی داهاتوودا تەواوی دەکەین یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی زمانمان بپارێزی لە هەر وشەیەک کە دەبێتە ڕوشاندنی هەستی کەسێکی بەرامبەر خوای بشمان پارێزی لەوەی کەوا زمان شڕانێک کەسایەتیمان لەکەدار بکەن یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی ئەو کەسانی مشکیلیان هەیە لەم بەرە جەژنانەدا خوای پەروەردگار مشکیلەکانیان بۆ حەلکەی و دڵیان خۆشکەی ئەوانەی لە سجن و گرتوخانەکاندا بەناحەق گیراون خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەی و ئازادیان کەی یا ڕەبی خۆیان کوردستانمان پارێزی لەناو خۆماندا تەباو خۆشەویستمان کەی یا ڕەبی خۆیان هەر کەسێک ڕۆژێک بە نەزانی بە سوکایەتیەوە سەیرمان کردو قسەیەکمان پێ کردووە یا ڕەبی خۆیان لە گوناهەکانمان ببووری خۆیان تۆ لە جیاتی ئێمە پاداشتی ئەو کەسە بدەیتەوە یا ڕەبی خۆیان ئەولادەکانمان ساڵح کەی قوتابی خوێندکارەکانمان بەرەو دەوری دووەم دەڕۆن یا ڕەبی خوای پەروەردگار سەرکەوتویان کەی خوای گەورە و میهرەبان بەرەو جەژنی قوربان دەڕۆین یا ڕەبی خوای جەژنێکی پڕ لە خێر و بەرەکەت و خۆشی بەسەر کورد و کوردستان و وڵاتی ئیسلامی و هەموو جیهان و مرۆڤایەتیدا بێ و لە تەنگشەکان و لە نەهامەتیەکان هەموو لایەکمان ڕزگار بین یا ڕەبی خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون